القرآن واعتصموا بحبل الله جميعا ولا تفرقوا إنما المؤمنون إخوة فأصلحوا بين أخويكم. من نص القرآن خوافنا الدس بقرن بقريسو بتي إسلام ولا شيء وابرابا وكونوا عباد الله إخوانا. براي يكتري بن ظلم لا يكتري مكان. إن جاء بيغمبريش فرميت المسلم أخو المسلم لا يظلمه ولا يسلمه ومن كان في حاجة أخيه كان الله في حاجته ومن فرج عن مسلم كربة فرج الله عنه كربة من كربات يوم القيامة ومن ستر مسلما ستره الله يوم القيامة. رواه البخاري ومسلم. پیغمبری خواه مسلمان برای مسلمانه، مسلمان ظلم لمسلمان ناکا، ایماندار برانبر با ایماندار دست و زبانی پارێزرا و ئەمینە. مسلمان تەسلیم ناکا، خەجاڵەتی ناکا، پشتی دەگرێت، زوڵمی لێ ناکا، نایدا بەدەست دوژمنەوە، حەز ناکا زەلیلی بەردەستی دوژمن بێت. ئەوەی حەز ئەکا مسلمانان زەلیلی بەردەستی یەهود و گاور بن، دڵنیا بە بەشدارە لەو قەتڵ و قیتالە. لەو قەتڵ و قیتالێکە خوا فەرمووی هەر کەسێک بکوژە بە ناحەقی وەکەوای هەموو دنیای کوشت بێت. تۆیەکەوا خۆت بە مسلمان نەزانی و تەسکەرەکەت لێ نووساوە مسلیم ئەڵێی با بکوژێن چونکە عەرەبن، والله بەشداری لەو قەتڵ و قیتالە. مسلمان لا إله إلا الله محمد رسول الله. پیغمبر فرمی صلی الله علیه وسلم انصر اخاك ظالما او مظلوما. براکت سرخه اگر ظالم بو میلا ظلم کا، اگر ظالم بو یا مظلوم سریخه كان قربان. اگر ظالم بيت شلون سريخين فرمي ميلا ظلم کا، اگر مظلوم يجبو سريخا بچي سر اخرين بچي بويك واتو امروكو مسلمان هاويستها بيه موقفها بيه دعاي بوكيك واخوا بي باريس الله شري نقريسي يهودي ملعوني خسيس بيس. اگر او موقفتنا بك اضعف الايمان لايماني خوت بترس ايمان دار نيد براسي. پیغمبر فرمت مسلمان ذلیل و رسوای بردستی دشمن ناکا. اینجا خوش شویستان پیغمبر فرمی هر کسی حاجت و پیویساتی برای خوی جێبەجێکە خوا پیویساکانی بۆ جێبەجێیەکە لە دنیا و لە قیامەتە. هەر کەسێ دەرگای خێر لە مسلمانێ بکاتەوە لە کاتی بەڵاو مصیبەتە کێشەیەکی بۆ حەلکە لە مصیبەتێکە بەسەری کاتەوە لە کاتی نەخۆشی و سەرێچە و پێشە بڕوا بۆ لای دڵنەوایی باتەوە خوای تەبارەک وتعالە لە قیامەتە کێشەکانی بۆ چارەسەرەکە کوڕوبات و ناڕەحەتی قیامەت و مصیبەتی قیامەتی لەسەر لابە. هەر کەسێ عەیبی مسلمان داپۆشێ سەتری مسلمان بکە ئابڕووی نەبا و فەسقی نەکە خوای گەورە لە قیامەتە ئابڕووی ئەپارێزێ و سەتری ئەکا چونکە خوا سەتارە. کەواتە تۆی مسلمان ئەوەی بڵێ لا إله إلا الله ومحمد رسول الله براتە ئەبێ زوڵمی لێ نەکەی و حەز نەکەی بزەریلی بەدەستی دوژمن بێ. خۆشەویستان لەبەر ئەم نوقتانە ئێمە برامانن و هەروەها بێ ئاگاداری ئەوەش بین، ئەبێ ئاگاداری ئەوە بین. پێغەمبەر فەرمێت لا يؤمن أحدكم حتى يحب لأخيه ما يحبه لنفسه. ئەفەرمی ئیمانی هیچ کەسێک لە ئێوە تەواو نابێ حتا ئەوەی بۆ نەفسی خۆی پێی خۆشە بۆ براکەی پێی خۆش نەبێ ئیمانی نییە. ئیمانی نییە و نەڵێ ئیماندارم. من پێم خۆشە خۆم خاوەنی دەوڵەت بم، خاوەنی ئەمن و ئەمان بم، خاوەنی ئەوە بم کەوا زاڵم نەبم مەزلوم نەبم، خاوەنی ئەوە بم عیزەتم بێ نەسەتم هەبێ لە خۆشگوزەرانیا بم. ئەمە حەزی نەفسی هەموو مسلمانێکە. ئەی بۆچی پێت خۆش نییە بۆ بەلای مسلمانانی غەزە و فەلەستین ئەوان لە ناخۆشییا بن و لە ژێر ستەم و زوڵما بن؟ چۆن جوابی پێغەمبەر دەیتەوە لە قیامەتە؟ چۆن جوابی خوا دەیتەوە لە قیامەتە؟ خۆشەویستان ولا تزر وازرة وزر أخرى. کەس تاوانی کەسەڵ ناگرێ. عەرەبێک زوڵمی لە تۆ کردووە، تورکیا زوڵمی لە تۆ کردووە، فارسێ زوڵمی لە تۆ کردووە، شەرت نییە هەمویان زاڵ مستەمکار بن. زۆرێک لە ناو مووقیفی ئەو میلەتانەشا هەیە خاوەنی مووقیفە بەرامبەر بە قەسەی کوردی، هەل لە ناو حەماسە، هەل لە ناو عەرەبە، هەل لە ناو تورکە، هەل لە ناو فارسەکانە. بڕۆ مێژوو بخوێنەرەوە. ئەمە مەسەلەیەکە بە سیاسەت کراوە، ئەمە مەسەلەیەکی دینی نییە. بۆیە تۆی مسلمانە بێ ئاگادار بی وەک مسلمان قودس بە پیرۆز بزانی، بە قیبلەی یەکەمی خۆتی بزانی، فیدای قودس بی، قودس و خۆش بوویە. پێت ناخۆش بێ مسلمانانی قودس و فەلەستین و غەزە وایان بەسەر دێ لەبەر ئیمان و دینت. ئەگەر وابی
ئەوە بەڕاستی تۆ مانای ئیمانداری و ئیسلامەتی و پاراستووە، ئیمان و ئیسلام لە دڵتا جێگر بووە، تۆ شەعیرەی ئیسلامت پاراستووە، تەقوا لە دڵتا جێگر بووە، چونکە تۆ مسلمانی ڕاستەقینەی وەک ئیسلام و مسلمان بیرەکەیتەوە، نەک وەک سیاسەت و حیزبایەتی و نەتەوە پەرستی. بۆیە تۆی مسلمانە